قەزای سۆران دوو منداڵ بۆ هۆی ئاگرکەوتنەوە گیانیان لەدەستداوە بۆ وەرگنی زانیاری زیاتر لەسەر ئەو پرسە ڕاستە خۆ دەچمە لای پەیامنەرمان ئازاد ئۆمەراوەی. ئازاد، سڵای خوای گەورەت لێبێ و ئەم کاتت باش، دێمە لای تۆ زانیاری زیاتر چییە؟ فەرموو بۆمان بخەیتەڕۆ. بەڵە شەیداخان سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزیش بێتن. من لە گەڕەکی شەهیدانی بەختیاریم لە سۆران دیارە ئێوارەی ئەمڕۆ لەم ماڵە لە گەڕەکی بەختیاری یەکێک لە خانووەکان ئاگری بربۆتێ بەهۆی ئاگرکەوتنەوە لەم خانووە دیارە دوو منداڵ سوتاون و گیانیان لەدەستداوە. هۆکاری ئاگرکەوتنەوەکە ئێستا منە شوێنەی لی وەستاوم، دیارە سۆپای نەوتی لێبووە و لێرانە پەردەیەک هەبووە. دیارە بەهۆی نزیکی سۆپاکە لە پەردەکە بۆتە هۆی ئەوەی کەوا ئاگر بکەوێتەوە لە خانووەکە و خانووەکە بە تەواوی سوتاوە و مناڵەکانیش هەردووچیان لەم ژوورە بەهۆی ئاگرەکەوە گیانیان لەدەستداوە. یەکێکیان کوڕ بووە، ئەوەی تریان کچ بووە. دیارە تەمەنی ئەم مناڵانە 3 ساڵ بووە، لە تەمەنی 3 ساڵی دابوونە. من شاید حاڵێکم لەلای ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێ بێتن ئەگەر بۆمان باس لە ڕووداوەکە بکەیت. وەڵی من لە بازار بووم، ماڵەوە تەلەفۆنیان کرد، وتی وەرەوە ئاگر بەر بووە بە ماڵی ما کە من هاتمەوە بینیم لە دراوسەکەم جیرانەکەم ئاگرەکە کەوتووە. کە هاتم کە بیکوژێنینەوە فریان نەکەوتین. دوو مناڵکە لێرەوە لەم خانووکە خۆمان مەوجودین گیانی لەدەستداوە. بەڕاستی هەواڵێکی دڵتەزێنیش بوو کە دوو مناڵی بچکۆڵانە لەناو ئەم خانووە. بەڕاستی کەس ئاگاداری ئاگرەکە نەبوو؟ نەخێر، کەس لە ماڵەوە نەبوو، هەموو لە ماڵی دراوسەکانی. بەڵێ زۆر سپاس دەکەین. دیارە شەیداخان، وەک ئەوەی ئێمە زانیاریمان لە بەرگری شارستانی سۆرانیش وەرگرت، ئەوان ئاماژەیان بەوەدا کەوا مناڵەکان لە خەودا بوونە لەم خانووە. ئەو کاتەی کە لە خەودا بوونە و سۆپاکە ئاگری گرتووەوە خانووەکە بە تەواوی سوتاوە. ئەمەش وای کردوکە مناڵەکانیش لە نێو خانووەکە بسووتێن. دیارە ماڵەوەیان ئاگادار نەبووینە، کەس لە ژوورەوە نەبوو کاتێکەوە ئاگر کەوتۆتەوە. وەک ئەبینن خانووەکە بە تەواوی سوتاوە و هیچ شتێک لەم خانووە دەرنەچووە. بەڵام نەگەڕێمەوە لای ئێوە.